وەکو ئەنجومەنی باڵا هاتین ئەمڕۆ بۆ سەردانی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ و هەم پیرۆزبایی بەستنی کۆنگرەمان لێکردن و تەمەنای سەرکەوتن بۆ سکرتێری نوێ بۆ ستافی تازەی مەکتەبی سکرتارەتی مامۆستایانی پێشەنگە خوازین و تەمەناکەین کە لە خزمەتی مامۆستایانی کوردستان هەنگاو بنێن وەکو چۆن لە ڕابردوو کاریان کردو ئێمەش تەوان بەڵێنی هاوکاریمان پێدان و هاوکاریان نەبین لە هەموو کارەکانی داهاتوویان تەمەنای سەرکەوتنیان بۆ بکەین. ئەمڕۆ سکرتارەتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دوای کۆتایی هاتنی کۆنگرەی هەشتەم پێشوازی لە میوانان کرد کە هاتبوون بۆ پیرۆزبایی لە سەرکەوتنی کۆنگرە و لە هەڵبژاردننی سکرتێر و ستافی نوێی سکرتارێت هەموو ئۆرگانە جیاوازەکان ئەنجومەنی باڵا هەموو ئۆرگانە جیاوازەکان سەردانیان کردین بە مەبەستی پیرۆزبایی و لە هەمان کاتدا پشتیوانی و هەماهەنگی خۆیان بۆ دووپارکردینەوە. ئێمە لێرەوە سپاسی یەک بە یەکی هەموو ئۆرگانەکانەکەین هەموو ئەو خوشک و برابە ڕێزانە ئاکەین کە سەردانیان کردین بە مەبەستی پیرۆزبایی و بە مەبەستی دووپارکردنەوەی پشتیوانی خۆیان بۆ کار و پرۆژەکانی مامۆستایانی پێشەنگ. یاخوا بەخێر من سەرچاومان زۆر خۆشحاڵ بووین بە تەشریفێنانە. چالاکانەتر ئەکتیڤتر دابەزینە مەیدانەکەەوە خزمەتی زیاتری پرۆسەی پەرۆدۆ فێرکردنەکەین خزمەتی زیاتری مامۆستایانی خۆمان و هەموو مامۆستایانی کوردستانەکەین تا بتوانین مامۆستایەکی پەیامدار دروستکەین لە ناوەندەکانی خوێندنا ڕۆڵیان هەبێ کاراتر بن تاکوونەوەیەکی هۆشیار و نەوەیەکی سەردەمیانەمان بۆ پەروەردەکەن کۆمەڵگەیەکی سەرکەوتومان هەبێت لە ئاستی کۆمەڵگەکانی جیهانە.